شوناس و کۆمەڵگە. شوناسێکێکە لەو چەمکە ئاڵۆزە نوێیانی کە مۆدێرنە لەگەڵ کۆمەڵێک پرسی دیکەدا هێناوێتە ناو فەرهەنگە جیاوازەکانی دنیاوە. شوناس کە هەندێک پەیوەستێککەنەوە بە ناسنامەی نەتەوەیی یان نیشتیمانیەوە، بەڵام لە جەوهەردا شوناس لەوە بەرفراوانترە کە تەنها لە ناسنامەدا کورد بکرێتەوە. چونکە شوناس کۆی ئەو پێدراوە سیاسی و کۆمەڵایەتی و فەرهەنگی و ئابووریانە لە خۆیەوە پێچێت کە کاریگەریان لەسەر بەخشینی مانە هەیە با کۆمەڵگاکانیان. لەلایەکی تریشەوە شوناس لایەنی معنەوی و کۆمەڵگاشەکرێتەوە و ئەتوانێت ناسنامەیەک لە ڕوانگەی بیۆگرافیاوە دەستەبەر بکات و بەردەوام ئەم ئاستە معنەویە سەروەر بکات لە پێناو جیاکردنەوەی کۆمەڵگاکەی لە حەشری کۆمەڵگاکانی دیکە. شوناس تەرجەمەی مەفهومی هویەت و ماهیەتە. کاتێک من ئەپرسم لە خۆم کە من چیم، من کێم، کاتێک گەلێک ئەپرسێ لە خۆی ئێمە چین، ئێمە کین، کاتێک گروپێک لە خۆی ئەپرسێ کە ئێمە چین، ئێمە کین، لە وەڵامی هەموو ئەم پرسیارانەیە چەمکێک دروست ئەبێ کە پێی دەوترێت شناس یا شوناس یا هویەت. لەلایەکەوە شناس واتە خود، واتە خودی، واتە چیەتی مرۆڤ، واتە ڕەگەزەکانی پێکهێنانی کەسایەتی ئەو کەسە، ئەو گەلە، ئەو گروپە، ئەو مەجموعەیە. لەم ڕوانگەیەوە بۆ شناس مەجموعەیەک ڕەگەز ڕەچاو کراوە، واتە هەر کەسێک کایەتێک ئەوێ وەڵامی ئەو پرسیارە باتەوە کە ئەو چییە و ئەو کێیە، وەڵامەداتەوە بەوەی کاڵێ من کوردم بۆ نمونە، من خەڵکی کوردستانم، من خەڵکی فڵان وڵاتم، من فڵان بیر و باوەڕم هەیە، نیشتیمانەکەی من بریتە لە فڵان وڵات، فڵان شوێن، فڵان جێگا، زمانەکەی من بریتە لەمە، کەلتوری من ئەمەیە، بیر و بڕوای من ئەمەیە. ئەوەی کە پێکەوە دەبنە پێکهێنەری شناسی ئەو حەسر نابێ، یعنی ناتوانێت بڵێ بریتە لەمە و لەوە یا بریتە لەم پێکهێنەرانە، بەڵام بۆ نزیککردنەوە زاناکانی مرۆڤناس وتویانە کە بۆ هەر کەسێک، بۆ هەر گەلێک، بۆ هەر گروپێک 4 ڕەگەزی بنەڕەتی هەیە بۆ شناسی ئەو، واتە 4 شناس لەبوونی ئەوە بەرجەستە دەبن. یەکەمین شناس شناسی ئاین و بیر و بڕوایە، دووهەمین شناس شناسی زمان و کەلتورە، سێهەمین شناس شناسی گەل و نەتەوەیە، چوارەمین شناس شناسی خاک و نیشتیمانە. لە ڕوانگەی ئەم پێناسەیەوە ئەتوانین بڵێین هەموو کەسێک خاوەنی شناسێکی فەرهەنگی، شناسێکی قەومی، شناسێکی نیشتیمانی، شناسێکی ئاینیە. ئەم شناسانە یەکتری تەواو دەکەن، دژ بە یەک نین. ئەم شناسانە بەدیلی یەکتریش نین، یعنی نەتەوە نابێ بە بەدیلی ئاین، ئاین نابێ بە بەدیلی نەتەوە. ئەمانە هیچیان نابن بە بەدیلی فەرهەنگ و کەلتور، ئەمان هیچیان نابن بە بەدیلی زمان و گفتوگۆ و نیشتیمان. ئەمانە هەموو پێکەون، وەکو چۆن خانوویە کە دروستەکەی هەموو ڕەگەزەکانی پێکهێنان و دروستکردنی ئەو بینایە، ئەو خانووە پێویستن بۆی، بە هەمان شێوە هەموو ئەم ڕەگەزانە پێویستن بۆ شناس. ڕاستەکەی شوناس بریتە لە بەردەستەکردنی ناسنامەی خۆت، ئەو خودە تاکە کەس بەیانەتەوە بێ لە ڕێگەی زمان، لە ڕێگەی سیاست، لە ڕێگەی دابوونەریت و لە ڕێگەی بیرکردنەوەی هاوبەش و لە ڕێگەی ئەم شتانەی کە هەم لە مێژوو، هەم لە جوگرافیا و هەم لە هەستکردن شعوری گشتی لە ڕووی کۆمەڵایەتیەوە خەڵک بەردەستەی دەکا وەکو یەک نیشتیمان، یەک نەتەوە، یەک گەل. و شوناس بە شێوەیەکی سادە دەتوانین بڵین ئەگەر تۆ مەبەستت لە شوناسی نەتەوەی بێ، بریتە لە هەستکردن بە هاونیشتیمانی بوون، بریتە لە هەستکردن بۆی کە تۆ یەک گەلی خاوەنی زمان و ئاڵا و دابوونەریت و ڕوئیا و تێڕوانین و مێژووی هاوبەشی لەگەڵ خەڵکی تردا.
و ئەو کاتە زیاتر ناسنامە بەردەستە دەبێت کە خەڵک خۆشەویستی بۆ نیشتیمان بۆ گەلەکەی دەچێتە سنوورێکی باڵاوە، ینی گیانی تاکەکان ڕوحی تاکەکان دەگەڵ ڕوحی نەتەوە تێکەڵ چێش دەبێەوە هەستێکی نیشتیمانی گەورە بە وڵاتەکە بەگەلەکە دروست دەکات. دەتوانین لە تاریخدا کۆمەڵێک نمونی گەورە بەردەستە بکەین لە هەستی نەتەوایەتی. بۆ نمونە هەستی کاسۆلیکە ئایریشەکان خەڵکی ئێرلندا کە کاسۆلیکن بە ئەسڵ بۆ نیشتیمانەکان هەستێکی باڵایە، چونکە تەجاوزی مەسەلە دینیەکانیان کردو و یەکەمین بزوتنەوەی نەتەوەخوازین کە باوەڕیان بە یەکگرتنە لەسەر بنەمای نەتەوە و نیشتیمان. و ئەم هەستە هەستێک نییە بە بڵێ بە زۆر دروست ببێ، هەستێکە بەهۆی شانازیکردن بە وڵاتەکەەوە بە خاکەکەەوە بە مێژووەوە بە ئایندەوە بە هەموو ئەوانەوە دروست دەبێ. بۆ نمونەوە ئەم شوناسە لە لوبەرێکدا خۆی دەبینێتەوە، لە زماندا بۆ گوتمان خۆی دەبینێتەوە، هەندێک جاریش لەمە تێدەپەڕێت، چونکە هەندێک لە ئەمانەی هێک ناسنامە بخوان دروست دەکەن یەک نەتەوە نین، لە نەتەوەیەک زیاترن. بۆ نمونە ئەمریکیەکان هێشتا بەسەر گروپگەری جیاواز و نەتەوەی جیاواز و بیرکردنەوەی جیاواز و دابنەریتی جیاواز و ئاینی جیاوازە دابەز بوون. هندیەکان هەروەها، بەڵام گیان و هەستی ئەمریکایی بوون یان هندستانی بوون یان بۆ ئێمە کوردستانی بوون کۆمان دەکاتەوە. بۆیە شوناسی نەتەوایەتی هەندێک جار ینی بەدەر دەبێت لە ئەو معنە تەقلیدیانەی یان لەو مانە تەقلیدیانەی کە زمان و کە کۆمەڵێک شت بەرزەستەی دەکایان دەیەوێت سنوورداری بکە. هەندێک جار نەتەوە جیاوازەکان هەستێکی نیشتیمان هاو نیشتیمانی بوونیان بۆ دروست دەبێت، وەکو ئەوی کە گوتم لە ئەمریکا خەڵک خۆ شتی جیاوازی هەیە. هەندێک جاریش ئەمە لە قاڵب دەدرێت لە هەندێک شتی تردا. بۆ نمونە لە بەریتانیا لەوانەیە هەستی نیشتیمانی بوون زیاتر بەردەستە بکرێت لەوەی کە یەک زمانە، ئینگلیزی زمانی ئیمپراتۆریەت و زمانی دەوڵەتی بەریتانیا گەورە و زمانی بەریتانیەکانە. هەندێک جار لەمەدا بەردەستە دەبێت و لە هەندێک شوێنیشدا لە کۆمەڵشتی جیاوازی تردا لەوانەیە بەردەستە بووێ. بەڵام بە شێوەیەکی گشتی مەسەلەی ناسنامە بە بڕای من ئەو کاتە زیاتر دەتوانێت بەردەستە ببێت کە تۆ دەوڵەتی نەتەوە دروست دەکەی، دەوڵەتێک لەسەر ئاست لەسەر بنەمانەتەوێتەکان دروست دەکەی و ئەو هەستا ئەو کاتە زیاتر باڵا دەکا کە خەڵک هەمووی هەست دەکات لە لەحزەیەکدا خۆی بک بە قوربانی خاکێکی دیاریکرا و زمانێکی دیاریکرا و بیرباوەڕێکی دیاریکرا و تێگەیشتنێکی دیاریکرا و لە گروپێکی کۆمەڵاتی دیاریکرا و کە خۆی دروستی کردووە. بۆ نمونە ئەو قوربانیانانەی کە ئێمە لە تاریخدا بۆ کوردستانی بوونی خۆمانمان داوە و ئەو ئەم هەستانە کە لە ئەدەبیات لە سیاست حتا لە دین و لە دابوونەریت و لە کۆمەڵشتی لە یەکپۆشی و جلوبەرگ و ئەمانشدا ڕەنگی داوەتەوە. ئەمانە هەمووی هەوڵێکن بۆ بەردەستەکردنی خود، بەڵام باڵاکردنی ئەم هەست و شعورە کاتێک دەبێت کە تۆ دەوڵەتی نەتەوەی بنیاد دەنەی و دەوڵەتێ دەگەی بەسەر بەخۆیی. لە ڕاستیدا بێباسکردنی من بڕوام وایە بێباسکردنی چەمکی سەربەخۆی و بێگەیشتن بەسەر بەخۆی، بێ ڕاگەاندنی دەوڵەتی نەتەوەیی و سەربەخۆیی یان بێ سالارکردن و سەرۆرکردنی نیشتیمان ناسنامەی نەتەوەیەک شوناسی نەتەوەیەک بە بەردەوامی یان ئایدنتیتی نەتەوەیەک بە بەردەوامی غائبەوە بە بەردەوامی جێگەی پرسیارەوە بە بەردەوامی دەرکەوتن و دەرکەوتەیەکی شەرمنی هەیە، دەرکەوتەیەکی هەیە کە قوربانیە، دەرکەوتەیەکی هەیە کە وێڕای ئەوەی کە شانازی بە خۆی دەکات، شانازی بە خەباتی خۆی دەکات، شانازی بە ڕابردوی خۆی دەکات، بەڵام لە هێشتادا ئەو ئامادەگی نییە، چونکە بۆ ئەوەی تۆ ئەو ئامادەگیە خودیەتە بێ، بۆ ئەوەی ئەو شوناسە بەردەستەیەتە بێ، وەکو هەرگەلێکی تری دیارەکە دنیادا تۆ پێویستە سەربەخۆیتە بێ. بۆیە هەموو ئەو گەلانەی کە توانیویان ئەمە بکەن هەندێک جار لەمەش تێپەڕیون، دینیان کردو بە ناوی خۆیانەوە یان فەلسەفەیان کردو بە ناوی خۆیانەوە یان لە لەحزەیەکی تاریخیدا توانای ئەو نەتەوانە توانای هاتنی دین بووە، توانای هاتنی فەلسەفە بووە، توانای هاتنی چەمکە دیارەکانی حکومڕانی و کۆمەڵایەتی و اقتصاد و شۆڕشەیەک لە دوایەکان بووە لەمانەدا دەرکەوتووە. زەبارەت بە شوناس یان ناسنامە یان بە عەرەبی هەویە، هەویە ئێستا با بڵێن حالەتێکەیە کە دەڵێن شوناس ناسنامە، هەویە بەمانای ئەو بیتاقەیەکە هەمومان پێمانە و لەو ڕۆگەیەوە ناو عینوان و کۆمەڵێک زانیاری سەرەتایی تێدایە و لە هەمان کاتشدا ناسنامە یان شوناس بۆعدێکی فەلسەفی یان بۆعدێکی معریفی فراوانتری هەیە لەوەی کە
بریتی بە لە بیتحەقەیەکە هەمومان پێمانە و لە بازگەیەک یان لە شوێنێکدا خۆمانی پێدەناسێنینەوە. ئێمە ئەگەر بێت و لە قەزەی ناماسنامەوە بگوازینەوە بۆ هەویەی عەرەبی یان هویەی عەرەبی بە ضەممەی ها یان بە فەتحەی ها بە هەردوو شێوەکان هاتووە، ئەمە زاراوەیەکی تازەیە، تەنە لەو عەرەبیشدا هەویە زاراوەیەکی تازەیە، ینی تازە هاتوۆتە ناو بارودۆخەکان. ئەم هاتنە پێیوەستە بەم جیاکەری کە لە عالەمی ڕۆژهەڵات و عالەمی ڕۆژ ئاوادا هاتووە. بۆ نمونە لەلای ئەوروپیەکان مۆزوعی شوناس ناسنامە کاتێک هاتووە کە کۆمەڵێکا ڕاستە دروست و بەرامبەر بە کەنیسەی کاتۆلیکی بەوەی کە ئەم خەسڵەت و سیفەتانەی کە لە کەنیسەی کاتۆلیکیدا هەیە پێیان وا بوو کەنیسەی پرۆستانتی و کاڵڤنیەکان و لۆتەریەکان کاڵی دەکەنەوە، یان ئەم شوناسەی کە لە کۆی ئیمپراتۆرەتی ڕۆمانیە قەنەعەتیان وا بوو هەویە تایبەتیەکانی فەڕەنسی و بەریتانی و ئەڵمانی کاڵی دەکەنەوە، دەیگۆڕنەوە بۆ شوناسێکی مەحەلی. لە وڵاتی ئەمە شوناس لەو کاتەوە داهاتوە کە دەوڵەتی عوسمانی ڕوو خاوزارێک کەنەتەوەکان هاتنەوە سەر ئەم خەسڵەتە مشتەرەکەی کە هەیەنەوە تا کوردبوون بە خەسڵەتەکانی خۆیەوە، عەرەبوون بە خەسڵەتەکانی خۆیەوە، ئەمە بۆ سەرکەس و بۆ هەموو نەتەوەکانی ژێر مەنزومەی دەوڵەتی عوسمانیش ڕاستە. شوناس بەمانەی ناسینەوە دێ، بەمانای وەکو ماهیەت دێ، لاندێ شوێناندا ئەگەر هەویە لەگەڵ ماهیەی عەرەبیە وەک ئێکی لە دەکەن واتە خۆی زەنابەت کۆمەڵی خەسڵەت و سیفەتی تایبەتی خۆت هەیە کە پێی دەوترێت شوناس، واتە تۆ چۆنی ئەمە شوناستە. ئەمە بۆ هەموو حالەت و دیار دەکەن ڕاستە کە تۆ دڵی کورد یانی کورد خەسڵەتێکی هەیە و بە چ دەناسرێتەوە و مەیزە و جیاکاری لە بینی خۆی و بەرامبەرەکەیدا چییە. کاندێک کەس قسە لەسەر شوناس دەکەن پێشەوەی قسە لەسەر شوناس دەکەن واتە جیاکاری لە بینی ئەمەی کە تۆ دەتەوێت قسەی لەسەر بکەی لەگەڵ غەیری خۆیان چییە. بۆ نمونە هەوی زەنابەت چییە کەواتە خاڵە جیاکاریەکانت چیە لەگەڵ غەیری خۆت. شوناس بۆ کورد چییە؟ جیاوازی چیە لە بینی کوردبوون و غەیری کوردبوون. ئەمە کۆی شوناسەوە بە کۆی با بڵێ نەتەوە و بۆ کۆی شوناسە ئاینیەکان، مەسەن شوناسی ئیسلامەتی ئێمە لەگە شوناسی غەیری ئیسلامی، شوناسی ڕۆژهەڵاتی ئێمە لەگە شوناسی ڕۆژئاوایی و غەیری ڕۆژئاوایی ئێمە، شوناسی سلێمانی بوون شوناسی هەولێری بوون لەگەڵ شوناسی غەیرە سلێمانی بوون و غەیری هەولێری بوون. لەو ڕوانگەیەوە ئێمە دەینە سەر ناسنامە و دەینە سەر شوناس. بەڵ ئەگەر سەیری شوناس بکەین کۆمەڵە پێناسی زۆر جیاوازی هەیە و کۆمەڵێ ڕەهەندی زۆر جیاواز لە خۆگرێ. ئەگەر بە کورتی سەیری شوناس بکەین دەتوانین بڵین بریتە لە بوونی هوشیاریەک دەربارەی خود دەربارەی کولتور، هەروەها دەربارەی بواری کۆمەڵایەتی و دەربارەی بواری ئاین و مێژوو و شارستانیەتی تاکەکە خۆی. لەم ڕۆ دەتوانین بڵین کاتێک هوشیاری دەربارەی خود دروست دەبێ ئەو کاتە بریتە لە کۆمەڵە سیفاتی تایبەتی کە لە خودی تاکەکە خۆیدا هەیە کە تاکێک لە تاکێکی تر جیاکاتەوە لە ڕووی تەسەور و بۆچوون و هەڵس و کەوت و مامەڵە و ئەخلاق و بیر و باوەڕ و جیهانبینیە کە هەیەی. لەبەرەوە ئەم تاکە لە تاکێکی تر جیاوازە و لە هەمان کاتە ئەگەر لەسەر ئاستە کۆمەڵایەتیەکەش سیر بکەین هەر کۆمەڵە خەڵکێک لە کۆمەڵێکی تر جیاوازن کە هەڵگری کۆمەڵە سیفات و بیرکردنەوە و تێڕوانین و دید و بۆچوونی جیاوازن لە کۆمەڵێکی تر. لەبەرەوە لەم ڕۆ ئەتوانین بڵین دابەشە بێت کاتێک ئەگاتە ئاستی کۆمەڵایەتی و کۆمەڵەیەکی گەورە، دابەشە بێت بۆ ئاستی نەتەوەکان و دابەشە بێت بۆ ئاستی نیشتیمانی و دابەشە بێت بۆ ئاستی شارستانیەتە گەورەکان. لەبەرەوە هەر یەکیان سیفات و سیمات و هەڵس و کەوت و ئەخلاق و جیهانبینی تایبەتی خۆیان هەیە و هەر یەکان بە شێوەیەکی تر سەیری ئەوی تریانەکە. لەبەرەوە ئەگەر لە زاراوە عەرەبیەکەیەوە سەیری بکەین لە وشەی هووەوە هاتووە واتە من و ئەو پێناسانەی کە لە دەوری من کۆ بێتەوە و ئەو پێناسانەی کە تۆ لە یەکێکی تر جیاکاتەوە و وا لێکە کە تۆ چۆن مامەڵە لەگەڵ ئەوی تردا بکەی و دید و تێڕوانین بۆ ئەوی تر چییە و چۆن ئەوی تر هەڵدەسەنگێنی. لە هەمان کاتا ئەگەر لە دیوە کولتوریەکەشەوە سەیری بکەین مانای ئەوە ئەگەێنێ کە عەقڵێکی جوڵاوە، عەقڵێکی گەشە کردووە و عەقلێکە بڕوای بە گەشە پێدان هەیە و ئەو چالاکیانەی کە ئەم تاکە ئەنجامی ئەدا نیشانەی زیندوی ئەم کولتورە ئەگەێنێ. لەبەرەوە لەم ڕۆوە ئەتوانین بڵین شوناسی کولتوری ئاستی پێشکەوتن و گەشەی تاک و ئاستی پێشکەوتنی و گەشەی کۆمەڵگاکان دیاریەکە. لەبەرەوە هەتاک و تۆ تاکێکی چالاکت هەبێت، تاکێکی وشیارت هەبێت، تاکێکت هەبێت کە لە گۆڕانکاریەکانی دنیا تێبگە
و توانای مامەڵەکردنی هەبێ لەگەڵ تەکنۆلۆژیا و لەگەڵ داهێنە نوێەکان و لەگەڵ گۆڕانی کاریەکان و لەگەڵ شارستانیەتی نوێی جیهانی ئەتوانی تۆ ئەوەنگە بڵێ کۆمەلگایەکی پێشکەوتومان هەیە و کولتورێکی پێشکەوتومان هەیە چونکە کولتور دوو بابەتی تیا بەشێکی نەگۆڕا و بەشێکی گۆڕاوە لەبەرەوە لە بەشە گۆڕاوەکەیە تۆ ئەتوانی ئاستی پێشکەوتن و گەشە پێدان و ئەو وێنەی کە بۆ گەلەکە و بۆ نەتەوەکەی تۆ دروست بووە پیشانی گەلانی تری بدەیت و بە تایبەتی لەم سەردەمی بە جیهانی بوونەیە کە ململانەیەکی سەخت لە نێوان جیهانی باکوور و باشوورە هەیە جیهانی گۆڕا و نەگۆڕەکانە هەیە و لەسەر ئەوەی کۆمەلگا چەند ئەتوانێ لەسەر ئاستێکی جیهانی خۆی بە کۆمەلگایەکی پێشکەوت و گەشە کردو و خاوەن تەکنۆلۆژی و بوارە مەدەنیەکان پیشان بدە و بتوانێ لە ئاستە مێژوویەکەی بێتە دەرەوە بەڵام لە هەمان کاتە پارێزگاری لە ڕەسەنایەتیەک بکە کە لە مێژوو کە لە کولتور کە لە دین کە لە جیهانبینی میلەتەکەی خۆی و گەلەکەی خۆیان هەیە ئەگەر ئەمە نمونەی یابانیەکانمان هەیە کە توانیویان ئەم کارە بکەن یعنی لەگەڵ ئەوەی کە نمونەی گەلێکی پێشکەوتون لە ئاستی تەکنۆلۆژیا و لە ئاستی پێشکەوتنەکانی دنیاە بەڵام لە هەمان کاتە نمونەی گەلێکن کە لەسەر ڕەسەنایەتی و لەسەر شارستانیەت و لەسەر کولتوری خۆیان ماونەوە. ڕەنگە پرسیاری جەوهەری ئەوە بێت ئایا لە ئێستادا کورد خاوەنی شوناسی تایبەت بەخۆیەتی؟ ڕەنگە ئەم پرسیارە وەڵامەکەی ئاسان نەبێت و بە سەرنجامێکی دروست نەگەین چونکە هێشتا کۆمەڵگای ئێمە لە قۆناغی پێگەیشتندایە بەو مانای هیچ پێدراوێکی ئێمە کامڵ نەبووە ئەمەش ئەندازەیەک لە بەردەم چۆمکەکان ڕامانەگرێت. کورد بێشوناز نییە بە تایبەتی لە بواری کەڵچەر و فەرهەنگدا بەڵام شوناسی سیاسی و نەتەوەی هێشتا لە دروستبووندان بۆیە ئەشێ بڵین پێدراوی سەرەتاییمان بۆ پرسی شوناس و بەخشینی شوناس هەیە بەڵام شوناسێک کە بتوانێت لە ئاستی بیۆگرافیادا جامان بکاتەوە بمان کاتە خاوەنی پێدراوێکی دەستەجەمعی و ستاندارد هێشتا دروست نەبووە. کورد وەکو گەلێک خاوەنی هەموو ڕەگەزەکانی شناسە ئەتوانی بیناسیتەوە بەو ڕەگەزانەدا خاوەنی خاکە مەجموعەیەکی مرۆیی هاو مێژوو هاو بنەما و هاو ڕەگەزە ئاینی خۆی هەیە شناسی ئاینی هەیە شناسی کەلتوری و فەرهەنگی هەیە زمانی تایبەت بەخۆی هەیە ڕوئیای تایبەت بەخۆی هەیە وێڕای ئەو خاڵە هاوبەشانەی کە هەیەی لەگەڵ گەلانی ترا لەگەڵ گەلانی مسلمانە لەگەڵ گەلانی خۆرهەڵاتە لەگەڵ گەلانی ئێرانیە گەلی کورد بەڵێ خاوەنی شوناسە و ئێمە شانازی بەو شوناسەوێ دەکەین چونکە کەسێکی کورد یاخود دەستە جەمعی کۆی خەڵکی کوردستان ئەتوانن وەڵامی و پرسیارە بنەوە کە ئێمە کێین و ئێمە چین و ئێمە چ پێگەیەکمان هەیە و چ جێگە و چ پلە و پایەیەکمان هەیە. بێگومان کوردستان خاوەنی شوناسی تایبەت بەخۆیەتی بەڵام وەکو گوتم شوناسێکە بە بڕای من تا هێشتا تەواو نییە و تا هێشتا شوناسێکە وێڕای ئەوەی کە کورد زمانی هاوبەشی هەیە بە جۆرە لە جۆرەکان سیاسەتی هاوبەشی هەیە و خاکی هاوبەشی هەیە ترادیشنەڵ و تەقلید و نەریتی هاوبەشی هەیە هەموو ئەمانە بەسن بۆ ئەوەی کە بڵێ کورد خاوەنی شوناسی خۆیەتی بەڵام بۆ پێی کە تا هێشتا کورد نەیتوانیوە بگا بە ڕزگاری نیشتیمانەکەی نەیتوانیوە شخصیاتی دەستە جەمعی لە باڵاکردنی نیشتیمان و دەوڵەتی سربەخۆیی و نەتەوەیدا بنیاد بنێ بۆیە بەداخەوە من بڕوام وایە ینی شوناسی ئێمە وەکو شوناسی نەتەوە شوناسێکی دەستە جەمعی غائبە شوناسێکە وێ ڕای ئەوەی کە شانازی پێوە دەکەین و ڕای ئەوەی کە خەونی پێوە دەبینین بەڵام تا هێشتا نەمانتوانیوە بەردەستەکەین بێگومان ئەمە بە تەنها پەیوەندی بە هۆکاری سیاسیەوە نییە پەیوەندی بە هوشیاری تاکەوە هەیە تاکی ئێمە هەندێک جار بەهۆی هەڵە تێگەیشتن لە دینەوە هەندێک جار بەهۆی هەڵە تێگەیشتن لە فەلسەفە سیاسی و بیر و باوەڕە سیاسیەکانەوە نەیتوانیوە ینی ئەم هەست و یان ئەم شوناسەنەتەوەیە بەردەستە بکات کە جەنابەت باسی دەکەی و پرسیاری لەبارەوە دەکەی جا ئەمە پێویستی بەوەیە کە لە ئێشتادا ئێمە بتوانین ئامادەسازی بۆ بکەین بۆ ئەوەی لە سەدەی 21دا بتوانین شوناسی نەتەوەیمان لە دەوڵەتی سەربەخۆی کوردیدا بەردەستە بکەین بەڵام بێگومان ئەمە بە مزایدەی سیاسی نابێ و ئەمە بە ڕەتکردنەوەی سیاسیش ناوێت ئەمە بە ململانێ و مەعمەعی سیاسیش نابێت پێویستی بەچیە پێویستی بە یەک و یەکگرتنە پێویستی بە تەکبیرە پێویستی بە پلانە پێویستی بە
بڕیارە پێویستی بە ڕفراندەمی خەڵکە پێویستی بەهاتنە سەرجادەی خەڵکە پێویستی بە قوربانیدانێکی گەلیە میلیە بۆ ئەوی بتوانین ئەمە دەستەبەر بکەین دەستەبەرکردنی شوناسێکی نەتەوە شوناسی نیشتیمان مەسەلەیەکی تاریخی ئاڵۆزە قوربانیدانی گەورەی دەبێ و بیرکردنەوەی گەورەی دەبێ قائیدی گەورەی دەبێ ڕێبەری گەورەی دەبێ هێزی سیاسی وەشمەندی دەبێ بەداخۆ لە کوردستان ئێمە ناڵێم بە مطلقی بێ بەشین لەمە بەڵام تاڕادەیەکی زۆر کەم و کورتیمان هەیە لەم بارەوە تا هێشتا ئێمە بسمارکمان نییە گاندیمان نییە ڕێبەرێک هۆشیمنەمان نییە ڕێبەرێکی نەتەواتی گەورەمان نییە ڕاستە ئێمە جەنگاوەری ئازامان هەیە سەرکردەی ئازامان هەیە پێشمەرگەی دلێرمان هەیە خەڵکی گیانبازمان هەیە بەڵام پێویستیمان بە بسمارکە پێویستیمان بە هۆشیمنەیە پێویستیمان بە گاندیە پێویستیمان بەو باوکە نەتەوایەتیانەیە کە لە لەحزەی تاریخیدا بتوانن شوناسە کوردیەکە کە شوناسی دەوڵەت و شوناسی سەربەخۆیی و شوناسی تێکخستنی قامشلۆ و دیاربەکر و ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و باکوور و باشووری کوردستانە ئەمە دەتوانێت شوناسە ڕاستەقینەکەی کورد دەستەبەر بکە لانی کەم ئەگەر بێمە قسە بکەین لەسەر شوناسی کوردستان تا هێشتا ئێمە جیاوازیمان لەوانەیە هەبێ بە شێوازە لە شێوازەکان لەسەر ئاڵای کوردستان جیاوازیمان هەیە لەسەر ناونیشان و عنوانی کوردستان ڕێک نەکەوتین ئەمە هەرێمی کوردستانە یان باشووری کوردستانە ڕێک نەکەوتین لەسەر ناوت کە تایتڵ گرنگە بۆ ئەوەی کە تۆ ئەم نیشتیمانە بێ خۆت بزانین دەبێ خەڵک لەسەر ئەمانە سازش نەکە خەڵک لەسەر ناوی وڵاتەکەی لەسەر زمانی وڵاتەکەی لەسەر دابوونەریتی وڵاتەکەی لەسەر دیموکراسی و سیاست و دین و بیر و باوەڕ و ترادیشنەڵەکانی وڵاتەکەی خۆی قوربانی دەدا دەجەنگێ لە پێناویدا ململانە دەکا جیاوازەکانی خۆی دەردەخا ئێمە توانیمان ئەو جیاوازیانە بە شێوەیەکی پۆزەتیڤ دەربکەین چونکە زۆر جارم جیاوازیانە بە شەڕ و ململانە دەستەبەر نابن بەڵکو دەرکەوتنی جیاوازە جوانەکان بە پێشاندانی شارستانیت بە پێشاندانی گفتوگۆ بە پێشاندانی مەدەنیەت بە پێشاندانی تێگەیشتن و کرانەوەی کۆمەڵگاتێ ئایا حەزبی کوردی توانیوێتی ئەمانە بنیاد بنێ بۆ ئەوی ئەمە قسە لەسەر ئەم شوناسە پیرۆزە بکەین کە شۆنازی نیشتیمانیەتەوەی هەمومانە هەمومان توانیمانە لە لەحزەیەکی تاریخیدا لەسەر ئەو جیاوازە جوانانە کۆ ببینەوە وە جیاوازیە بچووکان بەلاوە بنین هەموو نەتەوەیەک شوناسی تایبەتی خۆی هەیە کوردی شۆک و هەموو نەتەوەکانی تر شوناسی خۆی هەیە شوناس خۆی بەوەی کە خاوەنی کۆمەڵێک نەرێت و وەک خاوەنی کۆمەڵێک خەسڵەتی سایکۆلۆجی و تەنانەت کۆمەڵێک خەسڵەتی بایۆلۆجیشی هەیە لە شکل و قافەت و قیامەت و ڕوخساری خۆی و هەروەها کۆمەڵێک خەسڵەت و شوناسی مێژووی خۆشی هەیە کە بە ڕێڕەوی خۆی داهاتووە و کۆمەڵێک خەسڵەتی ژینگەیشی هەیە کە بۆی دروست کردووە و کۆمەڵێک خەسڵەتی تری هەیە کە تایبەتە بە جلوبەرگ و ڕوخساریەوە ئەمە کوردی پێ دەناسرێتەوە بە دیوێچکە ئێمە بە چ کورد بوون دەناسرینەوە کورد بە چ دەناسینەوە لە غەیری خۆی لەسەر مستەوای تاگ و لەسەر مستەوای دەستە جەمعی هەموو کورد ئەوە پێی دەوترە شوناسی کورد بە فعلی یعنی کورد ئەگەر بێت و شوناسێکی تایبەت بە خۆی نەبێ کوردبوون و تاچی کورد لەگەڵ خەیری خۆی جیان ناکرێتەوە کاتە هەموو ئەو خەسڵەتانی کە لە کوردبووندا کۆ دەبێتەوە و هەموو ئەو خەسڵەتانی کە جیایە لەگەڵ تاچی نەتەوەیەکی تر تاچی ڕەگەزێکی تر ئەمە شوناسی خۆیەتی بەڵام دەبێ ئەگەداری ئەوە بین ئایا ئەم شوناسە چەندە بووەتە ئینتیما چونکە ئینتیماش دووبارە دەچێتە چوارچەوەی شوناس واتە هەموو شوناسێک ئینتیمایەکی هەیە بە تایبەتی لە بواری نەتەوە و لە بواری ئاینیش واتە ئینتیمای تۆ بۆ دینەکەت ئینتیمای تۆ بۆ شوناسەکەت ئینتیمای تۆ بۆ چوارچەوەیەکی جوغرافی کە خاوەنی کۆمەڵی خەسڵەتی کۆمەڵایەتی و سایکۆلۆژی خۆیەتی لێرەوە کە دەرین ئایا کورد شوناسی هەیە بە فعلی کورد شوناسی هەیە بەڵام لەبێ ئەگەداری ئەوە بین ئینتیمای کورد بۆ ئەم شوناسی خۆی چۆنە چکە زۆر جار ئێمە لێرە داواکردن کورد شوناسی نییە نەخێر کورد شوناسی هەیە و کۆمەڵی خەسڵەتی تایبەت بە خۆی هەیە ئەم خەسڵەتانە بە درێژایی مێژوو لەگەڵ خۆیدا هێنابێتی تا ئێستا بەردەوامە و لە ئایندەش بەردەوام دەبێت بەڵام ئینتیمای تاچی کورد بۆ پاراستنی ئەم خەسڵەتانە لەکوێدایە و هەستی تاچی کورد بۆ پارێزگاری لەم خەسڵەتانە لەکوێدایە و بە جیاکاری لەگەڵ غەیری خۆی لەکوێدایە و بەردەوامی شوناسش گەشەی پێدەدرێ وەکو ڕوخسار و جلوبەرگەکان بەردەوامی گۆڕانکاریان لێ بەسەردادێ خەسڵەتەکانی زمان و خەسڵەتەکانی ژینگەی بە تەواوی بەردەوامی گۆڕانکاریان لێ بەسەردادێ خەسڵەتە سایکۆلۆجی و دەروزانیەکان و بەردەوامی گۆڕانکاریان لێستن بەسەردادێ بەڵام ئەمانە ناگەنە ئەو ڕادەیی کە ئەم شوناسە ونکەن و لەگەڵ نەتەوەیەکی تردا تێکەڵ بنەوە هیچ مەیزەیەک نەهێڵنەوە ئەمەی کە ئێمە زۆر جار قسە لەسەر و کەسە دەکەین کە ئایا کورد شوناسی هەیە یان باس لەکەن نەتەوەیەک کە شوناسی هەیە ئەمە ئیشکالیت دانان و گوماندانان نیە لەسەر شوناسی نەتەوەی کورد ئەمە گوماندانان و ئیشکالیت دانانە لەسەر تاچی کورد بۆ ئینتیما بۆ پاراستن و پارێزگاریکردن لەم شوناسە
بەڵێ لەم ڕوانگەەوە ئێمە وتمان لەسەر ئاستە تاکیەکە و لەسەر ئاستە کۆمەڵایەتیەکە خاوەنی کولتورێکی تایبەتی خۆیەتی چکە ئەگەر کولتور بە شێوەیەکی گشتی سیر بکەین ئێمە لەم ڕوانگەەوە ئەبێ بڕۆین بۆ شوناسی کولتوری لەبەرەوەی کورد نەتەوەیەکە کورد گەلێکە کورد مێژوویەکی هەیە کورد زمانێکی هەیە و کورد نیشتیمانێکی هەیە لەبەرەوە هەموو ئەو شتانی کە باسمان کرد پێکهێنەری بنەماکانی شوناسێکی کولتورین لەبەرەوە لەم ڕوانگەەوە ئەتوانین بڵین کورد کولتورێکی هەیە و شوناسێکیشی هەیە لەبەرەوە چ کاتێک ئەتوانین ئێمە شوناس بۆ کوردبوونی خۆمان دروست بکەین ئەمە زۆر گرنگە بۆ چونکە ئەبێت تۆ ئەو نخبەی کە لە ئەسەر ئاستێکی گشتی لەسەر ئاستی ڕۆشنبیران لەسەر ئاستی ڕۆژنامەنووسان لەسەر ئاستی ئەکادیمیەکان لەسەر ئاستی دامەزراوە پەروەردەییەکان و لەسەر ئاستی دەوڵات کە ئێمە نیمانە ئێستا بڵین لەسەر ئاستی حکوومەتی ئیشەکە ئەمە ئەبێ پلانێکی استراتیژی هەبێ بۆ ناساندن و وێناکردنی شوناسی کولتوری خۆی و ئەبێ تۆ نەوەکانی نوێ لەسەر چی پێگەێنی و چۆن پەروەردەیانەکەی و چۆن تۆ خۆتیان پێ ئەناسێنی و شوناسی خۆیان چین هەر تاکی کورد ئێستا ئەگەر پێناسی خۆی بکە چۆن خۆی پێناساکە لە ڕوە ئاینیەکەیەوە کە ئەمە ڕوویەکی جیهانبینی هەیە دید و تەسەور و بۆچوون و جیهانبینی خۆی دەربارەی خود دەربارەی بوون دەربارەی بوونەوەر دەربارەی ژیان ئەمانە ئەبێ لای تاک ڕوون بێ لە ئەمان کاتە لە ڕوە نیشتیمانیەکەیەوە نیشتیمانی ئێمە کوێیە لەسەر چ زەویەگەژین و هەوڵی ئێمە بۆ ئەم نیشتیمانە چیە لە ڕووی زمانەوە زمانی یعنی زمان گرنگە یعنی تۆ تا چەند گرنگ بە زمانە دەی بە زمانی کوردی ئەدەی و چوارچێوەیە بۆ زمانی کوردی دیارەکەی و تۆ لە ناو زمانە زیندوەکانی دنیا ئەیهێڵیتەوە چکە هەندێک توێژینەوە هەیە کە لە 50 ساڵی ئایندەیە کۆمەڵێک زمانی نەک بچوو هەندێک گەورەی دنیاش لە ناوەچن بۆ ئەوەی کورد ببێتە خاوەنی شوناسێکی خۆی لە ڕاستیە پێویستی بە پلانی استراتیژی هەیە هەم لە لایەنی ئەکادیمیەکانیەوە هەم لە لایەنی زانکۆ هەم لە لایەن دامەزراوەکانی پەروەردەییەوە کە ئەماش هەمووی ئەچێتەوە سەر ئاستی باڵای حکوومەت ئایا حکوومەت پلانی استراتیژی هەیە بۆ ئەم مەسەلەیە و ئایا ئەوێ کورد وەکو چی وێنا بکە و ئایا ئێوێ بگاتە لەم کاتەی پێشکەوتنی دنیاە لە ئاستی ئەم گەلانی کە ئێستا تیای ئەژی لە بەرامبەری تورک و فارس و عەرەب چی وێنایەک بۆ کورد دروستکە و چۆن بیباتە پێشەوە چۆن لە ئاستە شارستانیەتەکە گەشەی پێ بدە و وای لێ بکات لەم کێبڕکێ و ململانیانی کە هەیە لە ناوچەکەدا لەسەر ئاستی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و بەتایبەتیش لەسەر ئاستی تەکنۆلۆژی و گەشەپێدان و ئەم بوارانە زیاتر بیباتە پێشەوە زیاتر هەنگاوی زیاتری پێ هەڵبگرێ بەڵام بەداخەوە ئەوەی ئەمڕۆ لە هەرێمی کوردستان ئێمە ئەیبینین کە نە پلانێکی استراتیژی هەیە نە حکوومەتێکی بەرپرسیار هەیە و نە ناوەندێکی ئەکادیمی هەیە کە پلانی هەبێ و ڕوئیای ڕوونی هەبێ و دید و بۆچوونی زانستی هەبێ دەربارەی مەسەلە نەتەوەییەکان مەسەلە نیشتیمانیەکان ئاستی پێشکەوتنی گەلەکە و گەشە پێدان و دروستکردنی شوناسێک بۆ نەوەی نوێ و ئەو نەوەیەش کە ئێستا هەیە بۆ ئەوەی کە بتوانێت تۆ تاکێک دروستکەی لە کۆمەڵگەی کوردیە شانازی بەبوونی خۆی بکە شانازی بەبوونی نیشتیمانەکەی بکە و شانازی بەبوونی نەتەوەکەی بکە و پشتیوانیەکی گەورە بێ بۆ پرۆژەکانی حکوومەتەکەی کە هەستکە بەرەو پێشێ بە باری گوزەرانی باشەکە وێنەیەکی جوانی بۆ دروستەکە لە هەمان کاتە کورد ئێمە هەنگاوێک لە دوای نەتەوەکانی تریەوەین کە دەوڵەتیشمان نییە لەبەر ئەوە هەنگاو هەڵگرتن بۆ بنیادنانی دەوڵەت لەسەر ئەساسی پرۆژەیەکی گەشەکرد و پێشکەوت و هەمەلایەنە و ئەبێ هەموو تاکێکی ئەم کۆمەڵگەیە قەناعەت پێ بکەی کە ئێمە ئەمانەوێ شوناسێکی نیشتیمانی نەتەوەی لەسەر بنەمای دەوڵەت بنیاد بنین و ئەمەش بە هاوکاری هەموو لایەک و هەموو تاکەکان و هەموو دامەزراوە پەروەردەییەکان بێ کە هەنگاو هەڵبگرین بۆ ئاستە چۆن ئەبینە خاوەنی شوناسێکی یەکگرت و هەڵبەت لەبەر ئەو هەیمەنە بەهێزەی کە سیاسەت لە ژیانی ئێمەدا دروستی کردووە بۆ دروستکردنی ئەو ڕووبەرش کە شوناسی تێدا ئەڕستکێ ئەبێت بگەڕێنەوە بۆ ڕووبەری سیاسەت و ئەو کاریگەریانی کە سیاسەت دروستیەکات لە سەرەتادا هێزە سیاسیەکان ئەتوانن لەسەر کۆمەڵێک پرسی بنەڕەتی ڕێک بکەون بەو مانای پرسی حیزبی یان ئایدۆلۆژیمان هەبێت و بە هەموو لایەنە سیاسیەکان سەرمایە ڕەمزی بێت تا هێزە سیاسیەکان ڕێک نەکەون لەسەر پرسە نیشتیمانیەکان و یەک زۆر تێڕوانین و تعبیرکردنیان نەبێت قەدەری شوناسی کۆنکرێتی نزیک نابێتەوە
هەروەها گوتاری نەتەوەی یەکگرتوش کە وەک ئاوێنە هەموو هێزە سیاسەکان خۆیانی تیا ببینەوە بایەخێکی گەورە و کاریگەری هەیە. ئێمە خاوەنی شناسین، خاوەنی شناسی یەکگرتوویشین، خاڵی هاوبەشیشمان زۆرە، هەمومان کۆکین، بەڵام ئایا بڵێ ئایا لە ڕووی سیاسیەوە توانیومانە تەفعیلی ئەو شناسەی خۆمان بکەین بۆ دروستکردنی دەوڵەتێک کە پێوترێ دەوڵەتی کوردستان، ئەمەمان نەکردووە. لەبەر ئەوەی لە کاتێکە دەوڵەتی نەتەوە دروست ئەکرا کورد غایب بوو، سەرکردایەتی یەکی یەکگرتووی نەبوو، قیادەیەکی سیاسی یەکگرتووی نەبوو، ڕوئەیەکی سیاسی یەکگرتووی نەبوو. و دوای ئەوە کە کورد بێبەش بوو لە دەوڵەتی نەتەوە دابەش کرا بەسەر چەند وڵاتێکە، ئەمەش زامەکەی زیاتر قوڵ کردەوە و بە جۆرێ وای لێ کرد هەموو ڕەگەزەکانی شناس نەهاتنە فریای ئەم گەلە بۆی دەوڵەتی نەتەوەی خۆی دروست بکە. ئێستا کەش گەلی کورد نەیتوانیوە پشت ببەسێ بەو ڕەگەزە هاوبەشانەی شناسی خۆی وەزاڵ ببێ بەسەر ئەو مەسالیحە حیزبی و گروپی و ناوچەگەریەی کە هەیەی. ئێستا ئەبێ ئێمە داوا بکەین لە دەسەڵاتی سیاسی لە کوردستانە، لە حیزبە سیاسیەکانی کوردستان کە بگەڕێنەوە بۆ سەرچاوەکانی شناسی خۆیان، بۆ ڕەگەزەکانی شناسی خۆیان، واز بهێنن لە بەرژەوەندیە تەسکە گروپیە ناوچەیەکانی خۆیان و لە ئاسوویەکی فراوانترا بیر بکەنەوە، لە دائیرەی تەسکە خۆیان حەسر و حەشار نەدەن، چونکە لە ناو شناسا مەجموعەیەک بازنەی ئینتیما هەیە. جاری وایە لە پێناوی بازنە بچووکەکەیە واز لە بازنە گەورەکە ئەهێنرێ. ئێستا بۆ حتا لە ناو مسلمانانە بەداخەوە ئەبینیت خەڵک لەبەر شناسی مەزهبی، لەبەر شناسی تائیفی وازی لە شناسی ئومە هێناوە، لەبەر شناسی قەومی و ناسیۆنالیستی وازی لە شناسی قەومی هێناوە. تەماشاکە ئێمە مەجموعەیە دەوڵەتی عەرەبیمان هەیە کە نەیانتوانیوە زاڵ بن بەسەر نەفەسی ناوچەگەریە، نەیانتوانیوە دوانیان ببن بە یەک. لە ناو مسلمانانە مەزهبەکان شیر لە یەکتری دەسوون، لەسەر ناسنامەی مەزهبی خەریکە ئومەی ئیسلامی لە ناو ئەبن. ئەمە تراجیدیایەکی گەورەیە. هەمان تراجیدیا لە ناو گەلی کوردستانیشە خەریکە دووبارە ئەبێتەوە. هیچ گەلی کورد لە پارچە جیاوازەکانە لەگەڵەوە کە یەک معاناتیان هەیە، بەڵام ڕێکاری سیاسیان جیاوازە، بەرنامەی سیاسی و فکریان جیاوازە، دوانیان نابن بە یەک. ئەوە بەنسبەت هەموو پارچەکانی کوردستانەوە لە یەک پارچەشات تەماشاکەی لە چاو زۆن و لە چاو مەسائلی ناوچەگەرەی وازیان لە بەرژەوەندی باڵاکان هێناوە و تەنها لە ئێمە لە ئیعلامە ئەم مەسەلە ئەبینن. لەسەر زەوی واقعە تەماشاکەین ئێمە هێشتا لەقەبی ناوچەگەری بەکارهێنین، لەقەبی لە حاڵەکە ئەو کەسێک کە ڕوئیەیەکی نەتەوەیی هەیە ئەبێ گەورەتر لە ناوچە بیر بکاتەوە، گەورەتر لە خێڵ، گەورەتر لە ئینتیماعاتی تەسک و بچووک بیر بکاتەوە بۆ بازنە گەورەکە بگەڕێتەوە. پێم خۆشە باش دوور لە مەسەلە مەتاتی فەلسەفیەکان قسە لە سەرمە بکەین. ئێمە لە مێژوودا زۆر جار یان بە قوربانیدان دەمانێت شوناسی خۆمان بناسێنین، وەکو ئەوەی کە ئێمە گەلێکی مەزڵومین، دامەش و داژیکراوین، گەلێکین هەڵەبجەمان هەیە، کیمیابارانمان توش هاتووە، دینۆسایی کراوین، شنگالمان هەیە، یعنی هەوڵمان داوە وەکو گەلێکی قوربانی دەر شوناسی خۆمان بناسێنین کە ئەمە لە ڕاستیدا یعنی بەس نییە، چونکە دنیا بە بەزەی ناتوانێت شوناس بەدابێتەوە، تەنها بەزەی پێدابێتەوە. و هەندێک داریش ئێمە ویستومانە تەنها لە ڕێگەی جەنگان و مردنەوە، لە ڕێگەی پیرۆزیەکانی شەڕکردن و گیان فیدایی و خۆبەختکردنەوە، وەکو ئەوی لە سروودی نەتەوەی و مارشی نەتەوەی کووردە بەردەستە دەبێ. یعنی خۆمان بڵێن ئێمە مادەم جەنگاوەری ئازاین، مادەم شەڕکەری ئازاین، مادەم لە خوێن ڕشتن و لە سەرسێدارە و لە زیندان و لە مەناتەرسێن دیسان ئێمە توانای بەردەستەکردنی شوناسمان هەیە. لە کاتێکدا گەلی هۆشمەند، گەلی وشیار، نەتەوەی بە ئاگا و تەندروست، ینی پێویستی بە تێکەڵکردنی هەردووشیانە و پێویستیان بە تێکەڵکردنی ڕێگای گرتنەبەری ڕێگای سێمیشێ بە دەستەبەرکردنی ئەو شوناسەی کە پێویستە ئێمە پێ بناسرێنەوە. بۆیە ئێمە لەم لەحزە تاریخیانەدا پێویستیمان بە تێپەڕاندنی خیتابی حزبی هەیە بۆ خیتابی قەومی، پێویستیمان بە تێپەڕاندنی خیتابی خێڵ هەیە بۆ خیتابی نیشتیمانی، پێویستیمان بە فیدراسیۆنی حزبی هەیە بۆ فیدراسیۆنی کوردستانی، پێویستیمان بە فیدراسیۆنی خێڵ هەیە بۆ فیدراسیۆنێکی گەورەی کۆمەڵاتی لە پێناو دروستکردنی دەوڵەتی شاردا. چونکە تا تۆ بڕیار نەدەی دەوڵەتی شار دروست بکەی، چۆن دەتوانانی شوناسێک بۆ خۆت وەکو
نیشتیمانەتەوە دروست بکەیت من پرسیار دەکەم ئایا ئێشامە لەسەرەوە ڕێککەوتین کە هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە یان شەش بەتوانجەوە سلەیمانی لە هەولێر دەڕوانێ و کەرکووک لە هەردووچیان و هەڵەبجە لە هەرچوو ئەستێکیان یعنی پێویستیمان بەوەیە کە ئێمە ئەم گیانە دروست بکەین کە هەمومان پابندەتیمان بۆ دەوڵەتی شار بۆ نیشتیمان لەسەر ئەم بنەمانە بێ خاچی کوردستان بە هەولێر و بە سلەیمانی نەبەستینەوە خاچی کوردستان بە بادینان و بە سۆران نەبەستینەوە خاچی کوردستان بە کوردستان ببەستینەوە ئەمە کەی دروست دەبێ بۆکو گوتم ینی خۆ هێشتا خەریکە مەسەرەن خەڵکی کوردستانی سووریا شەڕبانەکان لە لەحزەیەکی تاریخیدا شوناسی ئەمان وەکو جەنگاوەرە مێژوویەکانی ناو مێژووی بەشەریەت ناسیوە ئەوەی لە کوبانێ ڕوویدا بەسە بۆ ئەوەی کورد سەری بڵم بێ و شوناسی خۆی پێبەرز بکاتەوە بەڵام دیسان گوتم جەنگان شەڕگەکان تاسەر نابن بە شوناسی نەتەوایەتی بەڵکو ئەو نەتەوانە چەند بەشداریان کردووە لە شارستانیەتی ناوچەکانی خۆیاندا ئێمە چەند بەشداریمان کردووە لە هاتنی ئیسلامدا توانیمانە چەند خاوەندارەتی بەسەر ئەم بەشدارێتدا بەسەرمێنین چەند بەشداریمان کردووە لە ئەدەب لە هونەر لە بابەتەکانی تری ئینسانی لەمەدا خۆ ئەمە مەسەلەیەکی سایکۆلۆجیە ینی ئەگەر ئەم هەستە گشتیە دروست نەبێ کە ئەم شتانە لە ناو شارستانێتی ئیسلامیدا هەی ئێمە ناتوانین ئێمە چۆن دەتوانین هەمەستە دروست بکەین چۆن دەتوانین ئەم هەستە لە ناو سیاسەتی ناوچەکەدا سیاسەتی کوردی بناسینەوە چۆن دەتوانین ئەم هەستە لە ناو ئەدەبیاتی ناوچەیدا ئەدەبیاتی کوردی بناسینەوە فەرەنجی کوردی بناسینەوە مەقسەدم لەوەیە ئێمە دەبێت ئەم جوز و بازگە تەسکانە تێپەڕێنین کە حزب کوردیەکان کردویانە بەبێ جیاوازی لەو پەڕی عیلمانی بۆ ئەو پەڕی ئاینیان حزبەکان هەمویان تایتڵیان جیاوازە ئەوەی تر ئیسلامی و عیلمانیەکان جیاوازێکەوتوان نەبووە لە ناساندنی گوتاری یان شوناسی نەتەوایەتیدا لە شوناسە حەقیقیەکە چونکە هەمویان هەوڵیان داوە بۆ ئەوەی کە شوناسێکی حزبی یان ئەو شوناسە بەردەستە بکەن کە بیر و باوەڕە سیاسەکانی خۆیان دانەوێ تۆ سەیری ململانەکانی ڕابردوو بکە ئەوەندی لەم کۆمەڵگایدا ململانەکەی شەستەکان توانیوێتی فەرەنگی یەکێتی و پارتی بەردەستە بکە نەیتوانێت فەرەنگە کوردایەتێکە بەردەستە بکە ئەوەی لە تاریخی نزیکدا دەبینی ئەوەندی هێزەکانی ئۆپۆزیسیۆن سێهێزەکەی ئۆپۆزیسیۆن گۆڕان و دوهێزە ئیسلامیەکە ویستیان شوناسی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات بەردەستە بکەن ناتوانین شوناسێکی خەڵمی بەردەستە بکەن یعنی ئەمە کێماسێکی گەورەیە لە عەقڵ و لە دنیابینی و لە ڕوئیا و لە تێگەیشتنی حزبی کوردیدا ئەمە دەبێ تێپەڕاندرێت دەبێت بتوانین تەجاوزی بکەین چۆن تەجاوز دەکەین بێگومان بە تەکبیری دەستە جەمعی ئەمە دەبێت لە زانکۆکانەوە لە مزگەوتەکانەوە لە شوێنە پیرۆزەکان تیکی ئەم کۆمەڵگایەوە خەڵکی بۆ پەیدا بکەین نابێت دەبێت جیاوازی نێوان دنیابینی نەوەکان دەستەبەر بکەین تا شەنەمان توانیوە چونکە هەموو نەوەکانی خۆمانمان جیاوازی لە بینی من و تۆدا هێزێکی سیاسیە نەک تێڕوانین بۆ نەتەوە دەبێت جیاوازیمان لەسەر ئەم مەسەلانە چڕ بکەینەوە بۆی بتوانین شوناسە گشتێکە شوناسە نەتەوایەتیەکە و دەوڵەتی کوردی بۆ کورد دروست بکەین کەی توانیمانەمە بکەین بە بڕای من ئێمە موفق دەبین و سەر دەکەین ئەو بەم معنای نییە کە ئێمە هیچمان نەکردووە کۆمەڵەشمان کردووە هەنگاوی کۆمەڵێک هەنگاومان بڕیوە بەڵام هەنگاوی گەورەتر و کۆمەڵشتی ترمان لە پێشدا بەتەکیید هەموو نەتەوەیەک بەرامبەر بە غەیری خۆی شوناسی خۆی هەیە بەڵام لەناو خۆشیدا کۆمەڵێک شوناسی جانیبی هەیە کۆمەڵێک شوناسی لۆکاڵی هەیە مەسەرەن هەندێک لە شوناسەکان ڕێکدانەوەی ئەم هۆز و پێکهاتە خێڵەیە کە لە ناوچەیەکدا دروستی کردو بە ئەندازەیەک جیاوازی کردوتەوە لەگەر خێڵێچکەی دراوسێ ئەم شوناسەیە کە ناوچەیەک لە ڕابردوودا لە ڕێگەی ئەم هەموو زنجیرە چیایە و ڕووبارەوە کە دابڕاوە لەگەڵ ناوچەیەکی تری هەرێمی کوردستان دەبینین لە جواری لەهجەی قسەکردن لە بواری جلوبەرگە لە زۆر بواری خەسڵەتە سایکۆلۆژیەکان دەجیای دەکاتەوە لەگەڵ ناوچەیەشتر ئەمانە پێی دەوترێ شوناسی ناوچەی یان شوناسی لۆکاڵی یان پەردبوونی شوناس بۆ چەند شوناسێکی تری جانیبی چەند شوناسێکی تری فەرعی ئێمە لە ناو کوردستاندا لەگەڵەوەدا کە شوناسێکی یەکگرتومان هەیە و ئەمەش ئینتیمایەکی یەکگرتووی بۆ دروست کردو بەڵام ناتوانین کۆڵی لەوە بکەین کە کۆمەڵێک شوناسی جانیبی و کۆمەڵێک شوناسی فەرعی کۆمەڵێک شوناسی لۆکاڵی هەیە ئەمە بە ئەندازەیە کاریگەری نێگەتیڤ و خراپی لەسەر کۆی شوناسە گشتیەکەدا دروست کردووە و لێرەوە بە ئەندازەیەک شوناسی میلەتی ئێمەی بە ئەندازەیەک پەرد کردووە و ئەمە بە بەردەوامی هۆی ئابوووریەکان و تێکەڵاوبوون دەبینین ئەمڕۆکە هۆیەکانی پەیوەندیکردن و ئەم گۆڕانکاریانەی کە خوێندن و زانکۆ و تەکنۆلۆژیا لەگەڵ خۆی دەیهێنێ
وردە وردە ئەم شوناسە لۆکاڵی ئەم شوناسە فەرعیانە کاڵ دەبێتەوە دەڕژێتە سەر شوناسێکی یەکگرت و هەر وەکو ئەمە بۆ کۆی مرۆڤایەتیش ڕاستە ینی کۆی مرۆڤایەتیش وردە وردە شوناسە نەتەوایەتیەکانیان کاڵ دەردەکەنەوە لە بەرامبەردا تەسلیمی بە شوناسێکی فراوانتری دەکەن بەڵام وەکو گوتم ئەمەنی شانەیە ئەوەی نییە کە ئەمە بەردەوامی کاڵ بێتەوە تا ئێمە خاوەنی هیچ شوناسێکی فەرعی نەبین و هەمووی لە شوناسێکی نەتەوایەتیدا کۆ بکەینەوە گرت بکەینەوە خۆی دەبا لە پاڵ شوناسی ئینتیمە با وشەیەکی کەش دروست بکەین کامیش هەر گرنگە و بەشێکە لە تاوکەری وشەی شوناس ئەویش بریتە لە هەست حس ئەگەر تۆ تبینیت لە کاتی شەڕەکانی کۆبانی هەموو تاچێکی کورد حەزی بە سەرکەوتنی کۆبانی دەکرد بەرامبەر بە نەیارەکانی دەبینین ئەمڕۆکە لە پارچێک لە پارچەکانی کوردستان حالەتێک دروست دەبێت هەست دەکەی تۆ نەتەوەکەی تۆ سەلامەت و سەرفراز بێت کەواتە هەستێک هەیە کە ئەم هەستە ڕنگدانەوەی شوناسە کەواتە ئێمە ناتوانین کۆڵی لەوە بکەین کە ئێمە کۆمەڵێک لە هەجە و شوناسی فەرعی بە ئەندازەیەک دابەشی کردوین و پرسیاری لەسەر یەکگرتوێتی شوناسەکەمان داناوە بەڵام ئەمە ناشکرێ بڵێن ئێمە ئینتیمایەکی شوناسیمان نییە کە یەکگرتووە و هەستێکی هاوبەشمان نییە بۆ ئەم شوناسە بەڵام وەکو گوتم ئەم شوناسە هێشتا پێویستی بە خزمەتکردی زیاترە و پێویستی بە کاڵکردنەوەی ئینتیما لۆکاڵیەکان زیاترە بۆ ئەوەی کە هەموو پێکەوە لە شوناسێکی یەکگرتوودا کۆ ببێتەوە بەڵام ئەم ڕۆکە وەکو پێم گوتی لە ناو میلەتی ئەمەدا بە ئەندازەیەک ئینتیمایەکی هەوبەشەیە و هەستێکی هەوبەشەیە بەڵام وەکو گوتم ئەمە ڕنگدانەوەی نییە کە شوناسەکەمان هاوبەش نییە بەم حەدە ڕەهایی شوناسەکە ئێمە هاوبەشە بەڵام کۆمەڵێک ناتەواوی و خەلەلی تێدایە کە زیان دەگەیەنێ بەم شوناسە هاوبەشە بەڵێ ئەوە زۆر گرنگەوە کوتم ئەبێ ئەوە لەسەر ئاستی توێژینەوەیەکی زانستی بێ سنتەری توێژینەوەی زانستی گرنگ لە وڵاتەکە هەبێ کە ئەم بەرپرسیارەتە بگرنە خۆیان بۆ چونکە ئەبێت تێبگەن لەوەی کە کولتوری ئێمە چییە و ئێمە سربەت شارستانیەتێکین و لە چ ژینگەیەکە ئاژین و چ جۆرە تاکێکمان هەیە و کولتوری نیشتیمانی و نەتەوەی ئاینی ئێمە چۆنە و دوودی و تێڕوانینی ئێمە بۆ کولتور ئەبێ چۆن بێ لە هەمان کاتە لە ئاستا گشتیە جیهانیەکەشی دانەبڕین بزانین ئایا کولتوری ئێستای نەتەوە پێشکەوتەکان و گەلە پێشکەوتەکان گەشتۆتە چێ و شارستانێتی مەدەنی ڕوو لەکوێیە و ئاستی پێناسە نوێیەکان بۆ مافی هاوڵاتی بوون لە چه ئاستێکایە و گەشە پێدانی دیموکراسی لە وڵاتانی پێشکەوتووە بە چه ئاستێک گەشەی کردووە و وڵاتانی دەوروبەری خۆمان چه وڵاتێکی پێشکەوتوو هەیە کە توانی بێتی گەشە پێدان هەم لە بواری کۆمەڵایەتی و سیاسی و ئابوووریەکەەوە گەشە پێبدا هەم لە ڕووە کولتوریەکەشەوە گەشەی کردی بێ یعنی لە هەمان کاتە ئێمە بتوانین بەتایبەتی لەم سەردەمی بەجیهانی بوونیە چکە ئەگەر پلانی استراتیژین نەبێ ئەگەر ڕوئیا و عقڵێکی نوێت نەبێ ئەگەر پلانێکت نەبێ بۆ بەر و ڕووبوونەوەی ئەو بەجیهانی بوونە نوێی کە دێ و نەوەی نوێ ئەکەوێتە شوێنی و پابندی ئەبێ لە هەموو ڕووەکارەوە لە ڕووی جلوبەرگەوە لە ڕووی زمانەوە لە ڕووی خواردنەوە لە ڕووی هوەرەوە لە ڕووی ئەدەبەوە لە ڕووی هەموو ئەم شتانەوە چکە لە بەرامبەر ئەو کولتور و هوەر و ئەدەب و دید و بۆچوون و جیهان بینیانەی تۆ بەرامبەر دید و جیهان بینیەکی ڕۆژئاوایی هەیە ئەمریکایی هەیە بە تایبەتی کە ئێوێ ڕۆشنبیری و کولتوری هەموو گەلانی تر لە ناو کولتورەکەی خۆیان بتوێنێتەوە بە بڕوای من ئەو بارودۆخی ئێستا لە جیهانی ئیسلامیا دروست بووە کە زیاتر وڵاتەکانی بەرەو شەڕ و ناکۆکی و ئاژاوە و خراپی باری گوزەران و داڕمانی باری ئابووری ئەڕوا پێم وایە ئەمە لەسەر ئاستێکی جیهانی و لەسەر ئاستی دامەزراوە جیهانیە گەورەکان ئەمە شتێکی ئامانجدارە بۆ ئەوەی لە ڕێگەی ڕوخانی ئابووری خراپی باری گوزەران تێکچوونی باری سیاسی دوجار کولتوری ئەم وڵاتانەش بەرەو هەرس و بەرەو توانە و بەرەو لە ناوچوون ئەچێ و دوجار هەر یەکێک لەم تاکانە حەز بەبوونی شوناسی خۆی ناکە و حەز بەبوونی شوناسێکی دۆڕا و لەرزۆک لە بەرامبەر شوناسی ئەوانی تراکە لەبەرەوە هەر یەکێک لەمانە هەوڵەدا شوناسی خۆی بگۆڕێ بۆ شوناسێکی تر کە ئەمەش بەتایبەتی ئەو بارودۆخەیە کە ئەیانەوێت دروست بێت کە دوجار بە سەرکەوتنی شوناسی ڕۆژئاوایی و شوناسی ئەمریکایی بوون کۆتایی پێبێ و ئەوە بخەنە ڕوو کە ئێمە شوناسێکی جیهانیمان هەیە بەڵام لە ڕاستیدا ئەوە شوناسێکی ڕۆژئاوایی بە دڵنیاییەوە شوناس لەسەر ئاستی خانەوادەم و لەسەر ئاستی نەتەوە و لەسەر ئاستی کشوەر و ناوچەش ناری هەیە نار بەو ئەندازەیە کە ئەم شوناسە لە لای تاکەکان کاڵ دەبێتەوە بەڵام نیشانەی لە ناوچوون نییە ینی ئەمە لە چوارچێوەی کەمینەیە ئەمەش بە دوو ڕێگایە یەکەمین ئەم تەکنۆلۆژیە و پەیوەندی و ئیتصالات و سۆشیال میدیایە
کەنەتەوەکان بە بەردەوامی لە کەلتورە ڕۆژانە لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە لە ڕێگەی ئەنتەرنێت و فیسبوک و لەبەر چاوی یەکترن و لێرە زۆرێک لە چاولێکەری و لاسایکردنەوە تەقلید ڕوودەدا بۆیە زۆر تەبیعی تاکەکان زۆر زار لاسای شوناسی یەکتر بکەنەوە ئەمە لەسەر حسابی کاڵبوونەوەی شوناسە تایبەتیەکە بەخۆی وەروە کۆچ دەبینین لە وڵاتێکەوە بەردەوامی هاتوچۆ هەیە خانەوادەکان تاک لە وڵاتێکەوە دەڕۆن بە وڵاتێشتر نیشتەجێ دەبن منداڵەکانیان نەوەکانیان لەوێ گەورە دەبن جارێک کە وردەوە دە شوناسی نەتەوەی خۆی و کەلتورەکەی خۆی کاڵ دەکاتەوە ئەمانە بەشێکن لە کاڵبوونەوەی شوناسکەوەدا دەتوانین نارەکانی شوناسیان ئەوەی کە شوناس کاڵ دەکاتەوە ئەمڕۆ لە خۆناقی جیهانگیری دەتوانین دابەشی بکەین بۆ دوو بەشێکیان بریتە لە کۆچ و بەشەکەی تر بریتە لەم سۆشیال میدیایی کە هەموو جیهانی کردووەتە گوندێک ڕۆژانە پێکەوە بە شوناسەکانی تر یەکتر ئاشنای نەوەکو ڕابردوونیەکە لە شوناسەکانی یەکتر بە ئەندازەیەکی زۆر دابڕاو ببینەوە ئەو دابڕاوە شوناسە لۆکاڵیەکانی خۆمانی تۆخ کردێتەوە خۆی هەموو نەتەوەیەک حالەتێک هەیە کە لە قۆناغی دەوڵەت و دەوڵەت بوون شتێکی پێ دەوترێ ئاسایشی نەتەوە ئێمە بەداخەوە لەم سیرەکەی ڕۆژانە لە ڕێگەی کەناڵەکانی میدیاوە لە ڕێگای تەکنۆلۆژیاوە بەڕاستی ئەمە ئاسایشی نێتەوەیمان لە ڕاگەیاندەکانیشدا نییە یعنی دنیا بەرامبەر بە ئێمەدا کراوەتەوە بەبێ ئەوەی کە بزانین ئەم کللتورانە ئەم ئەفلامانە ئەم حالەتانە چەندە سلبین و کاریگەری هەیە بۆ تێکدانی شیرازی ئێمە چکو ئەگەدار بە ینی کرانەوە مەرزنی هەموو کاتێکی جابی بێ هەندە زۆری کرانەوە و هەندە زۆری شوناس کە دێتە ناو وڵاتەکەی تۆ شیرازی کۆمەڵایەتی و شیرازی سایکۆلۆژی و ئەمنێتی وڵاتی تۆ دەخاتە مەترسیەوە بەمە ئێمە دەتوانین شوناسی خۆمان بپارێزین یەکەم دیڕاستەیەکمان هەبێت لەسەر شوناسی خۆمان کام شوناسە باش و بە کەڵکە بمێنێتەوە و کام شوناسەش نەمێنێتەوە لەوەی کە بمێنێتەوە لەوەی کە نەمێنێتەوە ئێمە پێویستیمان بە فڵتەرێکە ئەم فڵتەرەوەکو گوتم لە دنیاەدا چوارچێوەکەیە بە ناوی چوارچێوەی ئاسایشی نەتەوەی جا ئاسایشی نەتەوەی هەم بۆ خۆراک ڕاستە هەم بۆ ڕاگەیاندن ڕاستە و هەم بۆ بوارەکانی تەکنەلۆژی و بوارەکانی تری سایکۆلۆژیەکان ڕاستە بۆی کە ئەم نەتەوەی بە خەسڵەتە تەندروستەکانی خۆی بمێنێتەوە خەسڵەتە نێگەتیف و سلبیەکان نێنە ناویەوە و بە پێچەوانەوە خەسڵەتە باشەکانی پەردکە و خەسڵەتی باش وەرگێ و خۆی لە خەسڵەتی خراپ بپارێزێ